سڵاوتان لە بێم کاتتان باش. ئەم هەلیکۆپتەری ڕایشکاری ئەڵمانیایە. هەر وەفدێک لە وڵاتانەوە دێ یاخود لە ئەڵمانیا بۆ وڵاتانە چێ لە ڕێگەی ئەم هەلیکۆپتەرەوە سەرۆک و ڕایشکاری ئەڵمانیا لە ناو بینای حکوومەتی ئەڵمانیا دەگوازرێتەوە بۆ ئەو شوێنەی کە مەبەستیانە. زۆربەی سەرکردەکانی وڵاتان کاتێکە ڕوو لە وڵاتی ئەڵمانیا دەکەن طبعاً لە ڕێگەی ئەم هەلیکۆپترەوە لە شوێنی دیاریکراوە دێنرێن بۆ ناو بینای حکوومەتی ئەڵمانیا. طبعاً ئەم هەلیکۆپتەرە ینی باڵێن بە شێوازێک دروستکراوە کە لە ڕووی ئەمنیەوە بە تەواوی پارێزراوە، ینی هەر سەرکردێک کە سەرەکەوێت تایەن هەر سەرکردی وڵاتان کە سەرەکەوێت یا دێ بۆ ئێرە بە شێوەیەکی ئەمنی زۆر پارێزراوە و هەروەها مواسفاتێکی زیاد لە حەد بەرزی هەیە کە لە زۆربەی وڵاتان ئەم مواسفاتە یاخود ئەم هەلیکۆپتەرانە نین کە بەم شێوەی کە لە ئەڵمانیا هەیە. طبعاً ئەمەش یەکێکە لەو هەلیکۆپتەرانی کە لە وڵاتی ئەڵمانیا ناوبانگێکی زۆری هەیە و زۆربەی ئەو ڕاوێژکار و سەرکردانی کە پێشووتر سەرکردایەتی وڵاتی ئەڵمانیان کردووە سواری ئەم فڕۆکەیە بوون و بەم فڕۆکەیە بۆ ناو بینا و بۆ ئەڵمانیا گەشتیان کردووە و هاتوون و ڕۆشتون.